ئاوازەکەت لە ئازەریەکان خۆشتر وتوەتەوە؟ ئەو درۆ دەچێ؟ لە درۆنە ترسناکەکان نییە کە بە کورد فێر بووە. ئەگەر بەس تەنیا خەریکی هونەر بوویتە ئێستا چەند باڵای دە ئەوەندە باڵاتر نەدەبووی؟ ئەو شاوە هونەرمەند دەبێت لەسەرەوە دەسەڵات بێ. تۆ پێت وایە بە کەرێتی هاتوویتەوە یا بەژیری؟ ئێستا ئەگە شێت و کەرێتی تێکەڵ بەیەک بوو ئەوە دێدا ئیلاجی ناکرێ. ئێستا وەکو ئەم باڵۆنە بەرزی ئەی هاوار دەنگ خۆشەکەی مکریان هات یاخوا بەخێر بیت فەرموو. زۆر سپاس. زۆر زۆر دڵخۆشم ببینینت. ئەمنی شەروە بی ماشەڵاشت لێ بێ زۆر زۆر لێت دێت. قوربانت. زۆر دڵخۆشم چم لێ دێ چم لێ دێ ئەم جلانە. سپاس. ئەم کوڵە باڵا زۆر سپاس. ئەم جلە جوانە ئەمە تەرزی جلوبەرگی مکریانە؟ بەڵێ بەزە کڵۆباڵە سابلاغەکان نادەزانین کڵۆباڵشی لە ڕابردوو ماسە قاردرانە کەم جارکە بەم نوت بەڵام زۆر کەس پەستەک و ئەوانە پیان وایە هەوە بەڵام کوڵەباڵە هەورەمانەوە ئەوە لە کاگرزگارە بە نێویش ئەوە لە سابلاغ ئەو پشتەندەجی شێکۆ شێخنووری پشتەکەی خۆم پەشمینەم پێ نەماوە ئەوانم لێرە بەجێهێش بوو ئەو گیوێژی تاریخفاتەبی خۆم هەر بەجێشتۆ بەڵام ئەو ستارخانی براتخانیە بکریانە لە سابلاغ مەهابادەوە بۆیان نردم بۆ هەندەران بەخوا جوانە ئەجو پەشمی ئەسڵە زۆر جوانە زۆر زۆر دڵخۆشم قوربانت بڕۆ با بڕۆین لەو ئاسمانە بۆ خۆمان باسی هونەر بکەین و گوێمان لە دەنگە خۆشەکەت بێدا دەرگیان زۆر سپاس دەکەم دڵخۆشم قوربانت ئەمی شەروە بەڕاستی زۆر خۆشە گفتوگۆ لەگەڵ جەنابەت گەورەی خۆتە سپاس دەکەم لە هونەر بە دوێنم هونەرمەندی لە سیاست شارەزا و قاڵ و قوڵی بەس نازانم لە ئاسمان چۆنی لە ناو باڵۆ ناترسنۆکی یا ئازای وڵای جامەرگ هەم شیرینتریشتە هەمیش تاڵە ئەمە شەزار بەدبەختیمان بەسەر هاتووە تازە لە عاسمان باشتر بەربیەوە تا لە عەرزی بکەوی نانە ئەگەر لێرە بکەوینە خوارە و لێرە بمرین زۆر زۆری شەوی بە هەواڵ ئەوەش مەرجێکی خۆشەوە لە نوێندا مردن خۆش نییە هەر بەدڵ حەزەکەم پێوە بەڵام زۆر دڵخۆشم تەوە بینم ئەمی شەروە کاکە ڕەسەگاوی قوربانت دەبم پێم خۆش من ناوم ڕەنج بۆیە قوربانت ئەڵێم ئەو مکریانیەش زۆر لە زارت خۆشە ئایا ئەو مکریانیەت چۆن ئاوا پاراستوە نایڵی زۆر دیالێکتی تری تێکەڵ ببێ و نایڵی وشەی فارسی و عەربی و ئەوانەی زۆر تێکەڵ ببێ زمانی کوردی بخۆش دەوێ و زمانی زگماچیە و یاسا کراوە بەڵامی دی بۆ خۆم هەر لە منداڵیەوە حەزم کردو خەریش کتێبەکان و سوزانم بێزگە لە مەلایک زێری زادەوانە و حسەین سەیف القوزات و تا دەگاتە خاڵەمیدی بەرزەنجی و حەقیقی و ماڵستە هێمن و هەژار و هێدی خالەغایسە ئەوانەی تا دەگاتە عەبدوڵا گۆران و ئەوانەی هەمیشە پێم خۆش بۆ پێم بەڵام لە زمانی دەربڕین و نووسین و گفتوگۆدا زۆر کاریگەری بەهێمن زیاتر هەمویان بەڵێ لایزە ماوەستایە من جگای تایبەتی هەیە لە زمانی کوردیدا سەیری کە سەیری کوردستان و جوانی کوردستان سەیری ئەو چیا سەرکەشانە بە بەفرەوە دەکەی ئاوردەمەوە چ هەستێکت هەیە لەم بەرزیەوە ئەم خاکە جوانە فەرشکراوە دەبینی بە سەوزایی زای هەموو کەس ناوێرێ سی کە تو سەیری فڕۆکە بکەی لە فڕۆکەڕا سەیرێکی خوارێ بکەی هەمیشە دەڵێن سەیری خوارەوە مەکە سەیری خوارەوە مەکە ئەرێ درۆنێکی لەبا ئەو درۆنە چیە؟ ئەو لەگەڵ خۆمانە ئەو درۆنانەوێ نەمان دەگرێ لە درۆنە ترسناکەکان نییە کە بە من ناترسێم ناکوور زارێک دەمرم جوزانم دەسەی کە ئەلحان بەوەی پێنا چوون لە منداڵێ بەر بوومەتەوە هەستێک هەرداد دەگرێ سی دەڵێن فۆبیای بەرزی جا پێ دەڵێن فۆبیای بەرزی بەڵام بەرزە چڕ دەڵە سیمرخ هەمیشە بەرزە فڕە ئەزانی سەرسامی چی تۆم؟ بەڵێ ئەو دوای ئەو شارەزاییە دوای لێکۆڵینە و دراسەکردن لە مەقامات و میلۆدی کوردیە هاتی
تەواوتیا قوڵ بوویتەوە کەچی وەکو ئەوانەی پێشخۆ گۆرانی و نەوت ئەمە تایبەتمەندیەکی هەرە جوانی تۆیە ئەمە بە بڕیار بوو یان چی بوو بەڵام هەمیشە پێم وا بوو کە دەبێت بۆ خۆم بم بەڵام هەرچەند باواتەکەم نەگەیشتم بەو ئارەزوانی کەم دەمەوێت نەک بەرزە فڕی بێت لەسەرەوەی کە دەبێت حتمما ئۆرکێسترا بێ و فڵان بێت چون سێوە دەبینی کە سەحرەی دەڵێ یا ئایشە گوڵی دەڵێ و کاو لە سندوو سوانە باز دەکا و گوڵە گوڵە دەڵێ کە لە بەشیەمە ڕاهاتوتە کۆیە لە چرخیانداوە دەبێت مامۆستا قادریان کلارنێتێکی بۆ دەژەنیە ینی بۆ مانانیە بڵێ حتمما دەبێ وایە بەڵام بە ئاوات نەگەیشتم لەوەر ئەوەی شتانەی کەم بۆ خۆم دەمەویست بیا بۆ خۆم دەبواە زۆر باشتری وە دوو کەوت پام یا دەگە ئوروپایەکان هەر کۆڵان ناو پرژەندەکەی بۆ خۆت دەفەرمووی ئەمن لە نەوەدەکانەوەم کە قاو دەخێنا و هەر بپەلە پرروسکە وەک چۆن ئێمە هاتین و سواری ئەو باڵۆ نەبوون شتێکی ئەو مەودایە بوو کە بەڕێکەوتی نەرەوەندە بوو بەڵام شتەکانم ئەو جوورێک کە دەبێ بەدڵی خۆم نەگەیشتم ینی بەدڵی خۆم چی بە تاسەی دڵنیە دادار من قەی ناکە پرسیاری ڕاشکاوەکەم تۆ ئەزانم مامۆستایی لە هوەردا ئەزانم لە سیاسەتدا لە فکردا لە فەلسەفەدا پیاوێکی قاڵی بەڵام حەزەکەم پێت بڵێم خەتای خۆتە بە ئاواتەکانت نەگەشتی لە شتێکە ئازانی بۆ لە هەموو ڕێچکەکانە وەکو فەیلسوفەکانی سەردەمی گریک لە هەمویان کارت کردووە لەلایەنی تیۆری کارت کردووە لەلایەنی دراسەکردنی تۆن و میلۆدی کارت کردووە بە خەم بووی بۆ حیزبەکانی باکوور باشوور ڕۆژهەڵات خەمەکانیان کێشەکانیان ناسازی و ناتەبایی و ناکۆکیەکانیان ئەگەر بەس تەنیا خەریکی هونەر بوویتە ئێستا چەند باڵای دە ئەوەندە باڵاتر نەدەبووی بەخۆ ئەو باڵا نازانم چێ باڵە بەڵام بەرزی لوتکە بەرزی ئەوە کە ڕسوڵم زەتۆف داغستانی من ئایا بۆ خۆیەتی یاوەری گرتۆ و نەمر ئەزگەردی وەریجێراوانە ساڵانی پێشوو دەفتەری بیرەوەری ئەدۆدا وشەیەکی جوان دێڕێکی جوان دەڵە پاراستنی سەربەرزی پاڵەوانێتەیە ئەو پاراستنی سەربەرزی یاگە شامل و باسی شامل زۆر کراوی شوێرەوەری زۆر دیت و تووشینێکی باش هاتەوانە ئایدا دەڵێ هونەرمەند ئەگە هونەر بە زێدی مەند هونەرمەند بێ مانای هونەرکاری بێ من وا دەڵم بە بڕای ئەو قسەی جوانە دەڵێ هونەرمەند دەبێت لەسەرەوە دەستەڵات بێ نەک لە ژێرەوەی دەستەڵات ئەگە یەکێک خۆشخوانە ئەو خۆشخانە بۆ دڵی خۆیەتی بەڵام ئەگە بێنە سەربەشی خەڵکی ئاسایی خۆمان و خەڵکی ناڵێن بۆرە خەڵک بێڕێزێنەکەین خەڵکێک کە ڕۆژانە دەژی زۆرتر چاوی لە تریفە و بریقەیە ینی بەفەڕ سەدام دەیکوت من چەکمەیەکەوا بوو هەم یا ڕێنەی دەکار دەڵە من بیر دەکەمەوە کەوا و هەم یا ڕخنە دەگرم کەوا بوو هەم ئێستا ئەو مەسلەی من کە بە ئاواتەکانم نەگەیشتمە ئەو زمانە پارەوە بڕێک توانیم ناخمدا بیپارێزم هەروە یەک شەو دوو شەو نەبوو بەڵکو بوێنە پرچێ و کسەڕش ماڵی گەرمیانی چۆستانم دەتی فەڵمەتیم دێنا هەموو بەدەستی خۆم دەنووسیەوە جوغرافیای تەبیعی کوردستانی کە وەرگێڕای ماسەبیحی بوو ئەلیازغەری شەمی هەمەدانی کە ئەرتەشی بۆ نیزامی ئەشایی بوو ئەوانم هەموو بەدەست نووس بخۆم دەمنووسێەوە جازای من مەبەستم چیە مەبەستم دوور بە کەم جواب بدایەوە مەبەستم ئەوەیە کەمبینینی تواناکانی تۆ نییە مەبەستم ئەوەیە ئەڵێم ئەگەر ئەم بڵاوبوونەوە و لێکۆڵینەوە نەبووایە بەس خەریکی هونەر بوویتایە دە ئەوەندەی ئێستا باڵا دەبووی ئێستا باڵای ئێستا لوتکەی ئێستا وەکو ئەم باڵۆنە بەرزیت سڵام بۆ بەرزێتی خۆتان بەڵام مەبەستی من ئەوە بوو کە مرۆڤ دەکرێ بچووکی بێ هەر لە ڕێک بێ جێ خۆی بێ پێویست نیە هەمومان گەورە بین ئالبەرت کامو ئەڵێن کامو کامۆ کە دەڵێن ئەڵە ئێکزیستانسیالیسم نەبوو مەسەلەن ئەو شتەی جوانە دەڵێ پێویست ناکە هەمومان مرۆڤێکی گەورە بین هەر ئەوەندە کە مرۆڤین بەسە ئێستا مرۆڤ هەر پێویست ناکە هەمووی هەر زۆر بەرز بێ هەر ئەوەندە کە بۆ خۆتیت و خۆی زۆرە بەڵام مرۆڤەکان هەموو پێیان خۆشە ئێگویانە بێ خۆیان زۆر دەرخەن و چێتی ناوبانگ و کۆمەڵەکە هەم بەتای بە سەردەمی ئێمە ئەلکترۆنیکا ئەوانەیە کە من پێم خۆش 4000 ساڵ بەر لە مەسیح لەدایک بووم جەنازەم ئەو دەمی لەوان ورچێک لە ڕێوە بزوو بکوە ئێستا مەبەستمەوە بوو کە ورچێک ئەمن ئەو سەردەمی ئێمە سەردەمێک ئەو نیچەکە لای خوێنینەوە یا لێی نازانین کە وەرجێڕاوەوە سەر زمانەکانی دیکە نیشەش ئەو ترۆپی ڕەنج بوو ناوە ئەو پێ وایە سەردەمی ئێمە سەردەمی ڕوخانی بایخەکانە ینی بێبایخبوونی ترۆپچی بێبایخبوونی بایخەکان ینی دوای 100 ساڵ دوای خۆی کە دەیخێنەوە ئەوەی کە دەڵێکە
ئێستا سەباز لە پوچگەرایی دەکرا ئەوەی پوشگەرای زای نیچە مرۆڤێکە ئەوەی کە دۆستان باسی دەکەن و زانان ئەگە بوودا هینی سپێ چۆن پێ دەڵم هینە نیچە بوودای ڕەشە ینی کە نیچە کە دێ ڕادەپەڕێ باسی ئەمن کارمانەکەم زۆر خراپێ ئەو بڕمێنش دەکا ینی ئەمن ناونەوە بەرزە مرۆڤ فەرەوە باڵای بەرزمێ بەرزە مرۆڤ ئەوەیە کە لەسەرەوەی دەسەڵاتە ینی بەرزە مرۆڤ کۆڵ نادا بەرزە مرۆڤ ڕاپەڕیوە بەرزە مرۆڤ خۆی ئەگە نافرۆشێت لە پێناو هیچ بەرژەوەندێکدا بەرزە مرۆڤ ئەوەیە کە وەختێک واگنێر دێ بە دژی مامەساداجوولەکە بڵ فەرمایشتەکانە بەجێە کەواتە لای تۆ هوەر بەس تەنیا شتێکی ئەوە نییە کە بە سروش دەنگە خۆشە ئەوە هوەر لە لای تۆ پەیامە بەڵێ هوەر لە لای تۆ ئامانجە هوەر لە لای تۆ جوانیە لە هەمان کاتدا سیاست و هوەری بەرگریشە بەڵێ ئەم باوەڕم بەوەیە کە سیاسەتی هوەر جیاوازە گەڵ هوەری سیاست هوەری سیاست لەگەڵ بەرژەوەندەکانی ئابووری و کۆمەڵێک چەم شیری کە دەست تێکەڵ بەیەک دەکەن کە دەتوانێت مرۆڤ بێوە کە بیهێ کوڕی ڕۆژ بێ بەڵام لە سیاسەتی هوەردا ئەتۆ شتێکی لە ڕێڕەوێکدای لە پرۆسەیەکدای کە بەرەو هەرمان دەڕوە ئەو جوانکارێ جا باسی کوڕی ڕۆژت کرد هەز ناکەی تۆ شتێک لە هوەرەکە تا هەیە زۆر شەقامت بۆ گرنگ نییە زۆر لایک و ڤیوت بۆ گرنگ نییە یا وەختێک کەسێ لە تۆ ڕادەمێنێ ئەڵەی بۆ سەردەمێکی زۆر ئایندە گۆرانی دەڵێ دەزانی شوێنە ئێستا کە لە ئێستادا دەژی هەموو بیرمەندەکان دەڵێن تەواوی سیحری ژیان ئەوەیە کە لە هەنووکەدا نەها ئێستا دابژی ئەم باوەڕم بەوەیە کە ئیشق بۆ ئیشق ئەگە شتێک بە ناوی ئیشق هەبێ کە هەستێکە خۆشەویستیش هەستێکە عاشقبوون جیاواز لەگەڵ خۆشەویستی ئێستا دەبێت تۆوی خۆشەویستی بچێنی دەو کاتەدا بژی ئیدی نەنیگەرانبی بە پەرۆژبی بۆ داهاتوو نە پەژیوان و خەمۆکبی بەڕابردەوە ئەزانی گەنجان زۆر ئەو گۆرانیە کە تێکستەکەیت زۆر جوان وەرگێڕاوە ئاوازەکەت لە ئازەریەکان خۆشتر وتوێتەوە خەڵک زۆر گوێی لێدەگرن لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان حتا لە باکوور گوێم لێ بووە گۆرانی کۆڵانێکا و پرژەن دەکەم بەڵێ ئەو کوچە لەرە سوساپ میشە باشە بەس لە زۆر شوێن گوێم لێ بووە بەس لە ناو باڵۆنەکە گوێم لێ نەبووە سەرچا وەڵام دەنگمە هەرچەند باش نییە کۆڵانێ ئەو پرژێن دەکەم کۆڵانێ ئەو پرژێن دەکەم یار دێو دەڕوا تۆز نایگیرێ یار دێو دەڕوا تۆز نایگیرێ هەروە دەڕوا لەنجا دەکەم هەروە دەڕوا لەنجا دەکەم هێمنیم شێپرزە دەکایە هێمنیم شێپرزایە دەکەم سەماواری داگیر سێنم ئیشتیکان و قەندی بێنم ئیشتیکان و قەندی دێنم یارم دەڕوا باجێمێنم یارم دەڕوا دادامێنم چەند نازدارە یاری جوانم چەند شیرینە یاری ژیانم کۆڵانێ ئەو پەرژێن دەکەم یار دێو دەڕوا تۆز نایگیرێ یار دێو دەڕوا تۆز نایگیرێ
حەزەکەم 1000 دەسم هەبووە بۆ چەپڵە سپاس دادارگیان یاخوا بەخێر بیتەوە بۆ سەلماندنی قسەی ئەو موزیسیانانەی کورد کە باز لە بەرزە چڕی تۆ دەکەن لە سەید ئەلی ئەزغەردا ئەم توانایی تۆ دەردەکەوێت لە شوێنە بینیم هەندێک بڕگەی کەمی دەڵێ بەڵام بەخوا ئەوە ڕۆحی منی تێر نەکرد ئەتوانم گوێم لە سەید ئەلی ئەزغەرێک بێ لەم ئاسمانەی کوردستاندا بەم بەرزە چڕیتەوە نازام چۆن وەڵام بدەمە بەڕاستی چون کەمە گەرەوەکانمان جیاوازن گەروی کەسانی تر لەوانەیە کە دەنگیان تیژە و وەک کاغاز شارۆخ و خەڵکانی تر و یا ئەو کابرایە سعدون چی پێ دەڵێن ئەوانە بەڵێ ئاش کۆنە هەمزە ئەوانە چونکە شێوازەکە گەریوان جیاوازە بەڵام ئەمە دەمتوانی بەڵێ بە هێندێک وەکو تەکنیک پێی بگەی چونکە سروش لە فێربوون بەهێزترە ینی هیچ شیان نەیانتوانیوە بەغەیری ڕیشاڵێک وەک چۆن بەڕێزەوە نێو دۆستە گەنجەش دێنم مەسەن بەوێنە پێشەنگە فوردێ دەبێت ڕێزی لێ بگریت ماوە سادیان دەڵێتەوە بەڵام هەر ڕیشاڵێکی دەڵێتەوە هەر لە ڕانەوەیەکە و سۆزێکی تێدا وڵام ماوەسە سادیلان کە خۆی پێ دەنگ بێژ نەبووە دەبینی دەوێت شتێکی بەهێزی تێدایە ئەوەی کە نازام خەڵکان دەڵن قەبە وشتیوە دەوێت مەسەرەن ئەو هێزە دەواندانە شتێک لە تۆیان هەیە ئەویش لێکۆڵینەوەی دەروونشیکاری بۆ چڕین ئەمەد بۆ سەید ئەلی ئەزغەر زۆر جوان کردووە سەید ئەلی ئەزغەر لەم تۆنەیە بۆ ئەلاڵێتەوە لەم تۆنەیە بۆ باویقارەوە مخاتەبی بەرامبەرەکەیەکا بە هەیبەتەوە ئەمانم گوێ لێ بووە بەڵام گوێم لێ نەبووە چەند بڕگەیەکی سەید ئەلی ئەزغەری کوردستانی بەبێ دابڕان بەسەر یەکەوە بۆم بڵێ غمگین و دڵپەشێوە بەروانەواری لێوە حەیرانی خاڵی لێوە ئۆی جەرگم سوتاوە دەخاوە ئەرێوەی جەرگم سوتاوە دەخاوە بە فتوای چاوی ماست ئۆی قەتڵم واجب کرایوە ئەرێوەی قەتڵم واجب کرایوە بۆ تووشەی دابووم بۆ تۆج دەیری و ڕسوا بوو ئەو دەرانێتدا بۆ تۆ زەنگی زەریاب بووم بۆچی تۆ ڕەحمەت نەمایوە ئەرێ بۆچی تۆ ڕەحمەت نەمایوە ئەبەتە دوێنێ ئەو هەرەکەی نییە ئەو نێ هەرکە دەڕوە هەر لەوێدا سێ کتاونی دەڕوە کە چێ ژنانێتی کە سوپرانۆ بوون ئەمنەوەی ئانەوەی ناکەم بڵەم ئەو کارم کردووە چونکان دەنگم کەوتووە تۆ بۆ شەو ناوەستی کە میلۆدی کوردی براوەتە شیراز دەڵێ زەریاب بردوێتێ ئەندەلوسیش دەڵێ ئێمە سێوەمان لە کۆیە ون کرد لە ئەندەنووس تۆ دۆزیوتەتەوە ئەمە چۆن زەریاب ئەم وای بۆ دەچم زەریاب کە بربەتی لێداوە بربەت ناوێکی کۆم بۆ لەباری ئامێرناسی و ئینسترومنتۆلۆگی پێ دەڵێن تەوەرەکانی گەورەمون وەک چۆن هەڕووباوایە ڕووبا پرشەوەی خۆی ماوەتەوە یا چۆن بۆ یا چەند دەڵێن ئەو هینە هیندە لێ دروستی کردووە کابراایەکە لەوێڕا بربەت کە هاتووە سەردەمی بارەبەت بووە خانای قوبادی باسی بارەبەت دەکا باسی گەنجی باد هاور باشە بنەچەکەی ئێرە بووە بەڵێ ئەو جادێرە هەستاوە ڕۆیشت و بردوێتە ئەندەلوژیا و کۆردۆبای ئەلەوێ بەشێکی نە هەمووی فلامێنکۆ بەشێک سەرچاوەکەی زریابە باشە ئەو بەشە بەدەنگی سێوە با جۆم لێ بێ ئەوە سەحەرا سەحەر سەدا فقيان لمدرسة دخوينان بلبلي خانران وجده ججواني خويا ويلي صحراء باشە کاتی خۆی مامەستا من زۆر هەوڵی لەگەڵدای نەڕۆی بۆ ئەوروپا و لە گۆڤاری سروەیدا لەگەڵیدا کار بکەی من بڕیارمدا بوو کە بڕۆم
بڕۆم و مامۆستایە من پێی کوتم بۆ دووەم جار کوتی وەرە لێرە کار بکە لە سروە حەزی لە کوردی زانەکەت بوو بەڵێ ئەمە ئەو دەمی ڕخنێکم لەسەر کاکەژاری نووسی بوو کاکەژار غولێکە و من کابراایکی لەسەر مەسلەی ئەلادینی سەجادی ئەوانە لە نزیکەوە هەژار مامەژاریشت بینی وەنا لەوێ یەکەم جار دیتم تۆ ئەگەر بمایتەوە ئەبووی بە مستۆژیرە بە ئاگایە کە دراسی هوەری ئەوروپی و هوەری خۆرهەڵاتی و هوەری کوردی وی پێ دەکەم جار بەڵام جاران زۆر عاقڵتر بووم ئەتوێست ئەمە بەسم ئەوە بوو ئێستا تۆ پێت وایە مستۆ بە قسەی مامۆستایە من دوو لە تۆ پەرژینێکی قایم بێ تۆ پێت وایە بە کەرێتی هاتوویتەوە یا بە ژیری ئەم دایکم جارێکی کوتم شێت و شتی کوتی ڕۆژیان بۆ دەڵێ شێت کوتم وڵای دایجان پیاو شێت بێ بەڵام کرد نەبێ ئێستا ئەگە شێت و کەرێتی تێکەڵ بە یەک بوو ئەوە دێدا ئیلاجی ناکرێ ئەگەر شێتێتی و کەرێتی ئەم داهێنان و ئەم هەستە بەرزە جوانەی تۆ بێ بەڕاستی پیا و حەزەکە هەر شێت بێ پیا و حەزەکە هەر کرد بێ بەبتە کەر وشەیەکی زۆر هەڵەیە پێکەنینیشی پێکەنێکش دۆ جوانە بە بڕوای من کەر لە کارستان ڕاهاتوە وتوای هوەریش بەرەو کارستان دڕە لە کارەوە هاتوو چون کاریان پێکردو بێگاریان پێکردو بەڵام بەخوا مادەم لە کارەوە هاتووە دڵنیا بە کورد کەری کەمە جۆ درێژ لە ئەوروپا پێی دەڵێن لانگە ئۆرن لانگ ینی درێژ ئۆرن ئۆر ینی گوێ ینی بۆ جۆ درێژ باشە تۆ ڕاستە ئێستا هاتیەوە هێ من بمە مامۆستایە من بمە ئەچوویتە لای پێتەوت چی ئەگە هاتامەوە لاشی لەوانە بوو دیسان پێم بڵێەوە وڵی بڕێک ژیر بووی بەڵام هەر گوێ درێژی چونکو نەژنت پێکەوە ناوەنە ماڵ لەوە هەر بە قسەشم پێ بڵێ باشە تۆ مامۆستا و سەروەری لە لای من ئەوە بۆ شەرمەندەمەوانم پێ دەڵێ برا گەورەمانی تو بەڕاستی دڵخۆشم ئاوا لەم ئاسمانەی شارە زورا لەگەڵ تۆ بە باڵۆن ئەگەڕەم تۆ لە شینەکەت بۆ هێ من داوات لێ بکەم پێشکەشی بکەی بە ڕۆحی بەرزەفڕی مامۆستا دڵم دەشکێنی دەخزمەتدا ئەرێشوانێشم شاڵ و ئەو شۆشینی ئەو شاوە بریندارە شینی شاعرێ دڵ بە سۆ بجێرە لە گوێن ماڵاوایی ژیانی ئاوارەینۆ بە گەرمە سۆزە تێی تووڕێنە تێی تووڕێنە و بەچیکەی لاو کێو پەچە ئەو شەوە زەنگەدا دڕێنە ئەو شۆ هەز ئۆقرە ناگرێ ئەو شۆکە دڵە و بەرگەی ئەو ژان و برکە ناگرێ ئەو شۆکە ئەستێرە و مانگ لەو شەوە سڕە ڕاستاوە ئەیخوا بەپارێزێت یاخوا هەر هەبیت بۆ هوەری کوردی